زۆر باشەوەسا چ پامێکتان هەیە بۆ ئەو گەنجانی ئەیانوێت لەم بوارە کار بکەن؟ بێگومان ئەوەی لە بوارە کار دەکە هەوڵدەن توانەکانی خۆیان بەرز بکەنەوە بەڕاستی ئەگە بتوانن بڕوانامەیەک نزیک لەم بوارە بێننەوە زۆر باشە توانەکانی خۆیان بەرز بکەنەوە بەڕاستی خولی تایبەت ببینن و ئەم بوارەش بەڕاستی جۆرێک لە توانای تایبەتی دەوێت شارەزای تایبەتی دەوێت چونکە تۆ مامەڵە دەکەی لەگەڵ با بڵێن چەندەها کارمەند بە شێوەی جۆرا و جۆر بۆ هەبێت تحملێکی زۆری هەبێ توانێت چارەسەری کێشەکانی هەبێ گوێ ڕاگرێکی باش بێ گوێگرێکی باش بێ و تەوازن و هاوسەنجێک بکە لە نێوان کارمەندەکاندا حەقی کەس بەسەر حەقی کەسدا نەکا بەداخەوە ئەوانی لەو بوارە ئیش دەکەن زۆر جار هەیە دەبنە دار و دەستەی با بڵێن شەریکاتەکانیان خاوەن دامەزراوەکە هەرچی پێ برێ دەیکات تەمانەوە لاوازی سەرچاو مرۆیەکانە چکە تۆ بێ لەوائحدانەی تۆ دەبێ یعنی سیستەمەکە بەپارێزی یعنی نابێ لەسەر حسابی کارمەند و زوڵمکردن لە کارمەند با بڵێن مؤسسەکە لە خۆت ڕازیکەی بۆ ئەوە لە هەمان کاتیشدا نابێ ئاوا بێ با بڵێن حەقی مؤسسەکە بخۆی حەقی دامەزراوەکە بخۆی هەموو شتێک بۆ کارمەندەکە بکەی بۆیە یعنی سەرچاو مرۆیەکان کارێکی هەم گرنگە هەم توانایی دەوێ بەڕاستی هەم هاوسەنجی و باڵانسێکی باشی دەوێ ئەگەر توانرا ئەم باڵانسە ڕابگرێ بێگومان بەگشتی مؤسسەکە بەرەو پێش دەروێ و هەر کەسە کار و ئەرچی خۆی بە جوانی جێبەجێ دەکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی